وڵی دەبی دەستێکی لە پێش بیتن لێ ڕێگەمان پێ نادرێتن لەبەرەوەی زەویەکان بە سەخەکانێکی فەقیر دابشکراینە هەتا ئێستا هیچ خادەماتێکی نییە هەر تا دەوری ئەو زەویانە هەموو پرۆژەیە هەموو بینای بەرزە هەمووی ئاوادانە تەنها ئەو زەویان نەبێتن ئەوە بۆ 18 ساڵ هەتا ئێستا هیچ خەدەماتێکی نهاتێ و کەسیش بە جواب نهاتێ لەسەری داواکاریتان چییە؟ داواکاری مافی خۆمانە داوای مافی سەرەتایی دەکەین ڕێگە پێدامان پێ بدەین بیکەینە خانی کاکە داوای ئاومان ناوێتن بە تانکەران دەیکردن وەڵڵا بەس تەنها ڕێگە پێدامان بکەین بیکەینە خانی لە خۆمان وەڵامی شارەوانی هەر دەری سەبرتانەبی نازانەوە تاکەنجین بە چێمە مردین وەنیا دەرێن پارە نیە دەمەک دەرێن ئاو نییە ئێمە پێیان دەرین کاکە ئەمە نە ئاومان دەوێت نە کارەبامان دەوێت جارێ هیچمان ناوێت ڕێگەمان پێدەن ئەرزەکەی خۆمان بکەینە خانوو هەر خانووی بە 6 مانگ بە سارێک تاو نابی ئەو وەختیش سەبر خەدەماتمان لۆبین ئەمە نارێک کاملمان لۆبینە وەنێ برا چەند ساڵە خاوەنی من ئەوە 6 ساڵنی قەتام کڕیە 18 ساریشت دابش کراوە هەمووش تاپۆیە سەنەت کێشەکەیمە یەک شتی زۆر بەسیتە تەنها ئەوەیە حکوومەت خۆی لە خەتدایە هیچ بەرپرسیارێکی دیتی نیە لەسەر کورسی دانیشتوی زاگەی لە هیچ کەسەکی نییە و ئەو حکوومەتە بەڕێوە دەچی ئەگەر ناوە چەند جارە داوا دەکەین ئەو ڕێپێدانمان لۆ بکەنەوە ڕێپێدانی ناکەنەوە هەر ئەوەندێ